من لبرچاو خلق گیرم یعنی لبرچاو من دالکم یک سر منیان کلب چکر بو آسایش بردم حسو کەوتە کی هەری نەمروڤانان لەگەڵ کردم تو لات بەرچاوێ من ناڵێک تو دایکی کەلب چە بکەی ئەبێت چوون بێ ئەو باردۆخە بەدەم خۆش ینی ئەو ڕۆژێک کە کچەکە من بینی کە تا ئێستا باردۆخی ئەو لە بیرم ناچ ینی ئەوەندە تەسیر بوو ئەوەندە ئەگریە ئەوەندە پیان ئەگوت کە تەنها ئەو کەلەبچە لە دەستی دایکم بکەن ئەوەنە بەڵام هیچ بەزەیان نەهاتەوە هیچ وجدانێکیان نەجۆڵەکە شتێکی ناسەیەت و لە شوێنێکی گشتی لە بەرچاوی خەڵک یەکسەر دایکێک کەلەبچە بکەیت و بیبیت بێ فەرمانی دادوار من بەو شێوە دەستگیر کردم تاکید پیانم گوت ینی پیانم گوت ئەو چونکە من پرسیاری ئێوە چیە لەسەر چ من گیراوم چ تۆمەتێک لەسەر منە تۆمەتەکان هەمویان دروستکرا بوون ینی خۆیان هەمووی بە پیلان خۆیان داڕێژەری پیلانەکە هەر خۆیان هەم دەسڵات ئەو دەسڵاتەکە منی دەستگیر کردووە هەر خۆیان بوون پیلانەکان هیچیان ینی تۆمەتەکان هیچیان ڕاست نەبوون بێ بنەما بوون دوای ئەوە تۆمەتی تێکدانی ئەمن و ئاسایشیان خستە سەرمە کەوایە من کەس ڕۆژە ینی هەر ئەو شەوە ینی هەر ئەو شەوە گوتیانە من تو پەیوەندی لەگە حیزبێکە هەیە کە من ئەوە ڕاتم کردەوە من گوتم دوورە لە ڕاستی کە من کەسێکی بێلایەنم کەسێکی سەر بەخۆمە بەڵام بەداخەوە کە تو دەسڵات ئەم دەسڵاتەکە تو هەر ڕەخنەکە لێ دەگری تو باسێ کوردایەتی دەکەی یەکسەر هەڵەنها ئەو تو پەیوەندی لەگە حیزبێکە هەیە هەم تند و تیژی هەم ئیسکەنجەی جەستەی زۆر درام هەم ئیسکەنجەی دەرونی لەناو زیندانە من 15 ڕۆژ لە ژووری تاکە کەسی کرا 16 یعنی 15 ڕۆژ نەم ئەزانی ڕۆژە شەوە سەعات چەندە کات چەندە ینی ژوورێکی زۆر بچووک وەکو ئەوەی من تیرۆریستێک بم وەکو کەسێکی زۆر تاوانبار بم کەسێکی تیرۆریست بم هەرسو کەوتیان لەگەڵ کردم تا 15 ڕۆژ لەو ژوورە تاکە کەسی بووم کە زۆر قورسە ئینسان کە بۆ یەک دەقە لەو ژوورە بێ ئەگەر ئیرادەت نەبێ ئەکە هێزت نەبێ ناتوانانی لەو شوێنە بمێنیەوە دوای 15 ڕۆژ من هیچم نەخوارد چونکە مانم کرد هیچ شتێکم نەخوارد دوای ئەوە منیان برد بوو ناو زیندان لە قاعەیەکێک کە ئەو قاعەی من تیا بووم 6-7 نەفەری تیا بوو بڕواتە بێ باردۆخەکی هەرێ خراپ جگەمان زۆر تەسک بوو هەم زۆر قەلە بالاغ بوو هەم منداڵ زۆر دایک هەبوو دەستگیر کرا بوو منداڵی لەگەڵا بوو باردۆخەکە زۆر خراپتر بوو کە لەوەی لە ژووری تاکە کەسی ینی هەرچ ئازاد کرام 5 ساڵ لە ژێر چاودێریدا یعنی من ئەڵێم لە زیندانێک بچووک دەرچوویمە ئێستا لە زیندانێکی گەورەترە بەڕاستی لە زیندانێکی گەورەتریمە چونکی هەموو ڕێگایەک ئەوەیە لە سەرمایە ینی پێم ئەڵێم بێدەنگ بە ئەگەر تو بێدەنگ نەبی بە هەمان مادە دووبارە دەستگیر دەکەینەوە وام پێگوتم ینی کە قەرارێ دادگایەکەی من کە قەراریان خیندەوە لە قەرارەکە نووسیانە بێریڤان بۆ ماوەی 5 ساڵ لە ژێر چاودێری دەدەبێ ینی بە ئاشکرا پێم داڵێن ئەبێت و بێدەنگ بی ئەبێ ڕەخنە لە دەسڵات نەگری ئەبێ داوای حەقی خەڵک نەکەی نازانم ئێستا من لە سلێمانیم ئەچمە هەولێر دووبارە دەستگیر دەکرێمەوە یانە بڕوات ئەبێتن من متمانم بەم دەسڵاتە نییە ینی متمانم پێیان نییە ئایا ئێستا من بگەڕێمەوە هەولێر دووبارە من دەستگیر دەکەنەوە یان ناکەن چونکی ئەوەیە من ئەگەر هەر شتێکم گوت بێ من ئەو ڕۆبەڕوو پێیان داڵێم ڕەخنە دەگرم پێیان ئەڵێم کە ئەبێ ئێوە ئێتر باردۆخی خەڵک باشتر بکەن